کارەکەیان بەردەوامەوە کێشەکانیشیان زیاتر کێشەی نێوان هاوبەشەکانی کۆمپانیاکە بوو کە بە شێوەیەکی ئەتوانین بڵێم نایاساییش هاوبەشن لە پرۆژەکە. ئێمە وەزارەت مالیە ئاگادار کردووە کە ئەو پرۆژەیە گرنگە بۆ هەڵەبجە. خۆشبەختانە ئێستا ئیشی باشی تیاکرێ، پردەکان گێردەرەکان ئەوانەی کە لەسەر پردەکان دانرێ ئامادەکراوە 50 دانیان کە گوازرێتەوە ئینشاڵڵا لە ئەم هەفتەیە بۆ پردی زەڵم، پردی چەقان تەواو بووە و ئەوانی کەشی دراوە بە دروستکردن و پایەکانیش لە ئاو دەرچووە، کێشەی سایدێکی نامێنێ ئەگەر گێردەرەکانیش بگا پردەکانیش تەواو بێ. ئەگەر بارودۆخ ئاسایی بێت و کێشەی کۆمەڵایەتی کە هەندێکی لە ێزال ماوە لە نێوان کۆمپانیاکە، ئێمە توانیمانە کێشە داراییەکانیان بۆ چارەسەر بکەین و کێشە ئیداریەکانیش لە ڕێگەی بەڕێوەبەتی ڕێگاوبانی سلێمانی و ئیشرافۆ چارەسەر ئەکرێ بەردەوام. ئینشاڵڵا بەم نزیکانە تەواو بێ.